وتم تۆ چۆنی؟ وتی الحەمدلله زۆر باشم. وتی ڕۆڵەگیان باش شتێکت پێ بڵێم، ئەتەوێت تای تەرازوەکە چاکەکانت قورس بێ، ئەتەوێت ڕزگارت بێ لە قیامەت؟ وتم بەڵێ. وتی زۆر بڵێ سبحان الله وبحمده، زۆر بڵێ سبحان الله العظیم، زۆر ذیکری خوا بکە. بەخوا ڕۆڵە ذیکری خوا باشترین شتێکە بۆ ڕزگار بوون لە ئاگری دۆزەخ. ئەگەر ئەتەوێت بەختەوەربی لە قەبرەکەتا و لە قیامەتیش، ئەگەر ئەتەوێت تای تەرازوی چاکەکانت قورس بێ، ڕۆڵە ذیکری خوا زۆر بکە، سبحان الله زۆر بکە، الحەمدولله زۆر بکە، قەت خوات لەبیر نەچێ باشترین شتێکە بۆ ناو قەبرەکەت. ئەمە بکە، مەیکە گوارە بیکە، گوێت بیکە، ئەڵقەیەک و بیکە لوت بۆی بەردەوام لەبەر چاوت بێ. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، سبحان الله وبحمده، سبحان الله العظيم. ذكري خوابك بإذن خوا لناو غوركدا خوشي وشادي دي بولايتو.